تا لێبێت قوتابی خۆشەویستەکانی پۆلی 6 هیوادارم تەندروستی هەموو لایەکتان زۆر باش بێت. قوتابی خۆشەویستەکان ئەمڕۆژ گەڕاینەوەلاتان بە پێداچوونەوە بە وانەیەکی تر لە بەشی شەشەم وانەی پێنجەم. قوتابیان با کتاب و دەفتەرەکانتان لە پێشبی پێکەوە پێداچوونەوەی لەگەڵ دەکەین. بابەتەکان ئاسانە. ئەمڕۆژ باسی لێکدان و دابەشکردنی ژمارە تەواوەکان دەکەین. Multiplying and dividing integers. قوتابیان زین دڵێتی پێداچوونەوەیەکی خێرای داوە لە جاران و لە دابش لێرە دڵێ 8 جارانی 6 دەکاتە چی سفڕەکەی دانیەوە 8 جاران 8 چلوش 480 4 جاران 25 دەکاتەوە 100 5 جارانی 6 دەکاتە سفڕەکەی دانیەوە 5 جاران 6 30 دەکات 300 3600 دابشی 4 دەکاتە 900 900 جاران 4 دەکاتە 3600. قوتابی خۆشەویستەکان لێرە دەڵێتن چی بەبکە زێردەکان بەکاربێنە بۆ نواندنی ئەنجامی لێکدانی دوو جاران سێ دوو کۆمەڵەمان هەیە هەر کۆمەڵی سێ تێدایە دوو جاران سێ دەکات 6. قوتابیان دەبێت لێرە شتێک لەبەر بکەین ئاها لە ڕۆژانەش باسم کردیە لە بۆتان سالب جاران سالب دەکاتەوە موجب ئەو سالب و ئەفۆن جاران و دابش هەمان شتن لە دانانەوەی نیشانە سالب جاران سالب سالب دابش سالب هەمان شتە وەکو یەکن لە دانانەوەی نیشانە سالب جاران سالب موجب دابش سالب دابش سالب موجب موجب جاران موجب هەر موجب موجب دابش موجب موجب ئەدیب ئەگەر بڵێن سالب جاران موجب سالب سالب دابش موجب سالب ئەدی ئەگەر بڵێ موجب جاران سالب سالب موجب دابش سالب سالب. باشە قوتابیان لە نمونە یەکەم زایتمان هەیە 4 جاران 3 دەکات 12 4 جاران 2 دەکات 8 جاران 1 دەکات 4 جاران 0 دەکات 4 جاران سالب 1 دەکات سالب 4 جاران سالب 2 دەکات سالب 8 4 جاران سالب 3 دەکات سالب 12 ئەو چارە موجبە. ئەگەر سالبی لەگەر بوو سالب دەنووسێ بەڵام موجب مەرجیە بنووسێ ئەگەر سالبی لەگەڵ نەبوو واتە ژمارەکە موجبە. موجب جاران سالب دەکاتەوە سالب 4 جاران 6 دەکات 12 بە سالب. قوتابی خۆشەویستەکان تەماشا بکەن نمونەی دوم دەڵێتی سالب 4 جاران 3 ساریکسانە بە سالب 12 سالب 4 جاران 2 یەکسانە بە سالب 8 سالب 4 جاران 1 یەکسانە بە سالب 4 سالب 4 جاران 0 هەر 0 سالب 4 جاران سالب 1 دەکاتە موجب 4 سالب 4 جاران سالب 2 دەکات موجب 8 سالب 4 جاران سالب 3 دەکات موجب 12 سالب جاران سالب دەبتەوە موجب بۆ موجب سالب جاران سالب سالب 4 جاران سالب 2 بۆ موجب 8 موجب مەرجی نییە بنووسێ گەژنەش نووسێ دەمو لە موجب ئەتیادیە. ئەنجامی لێکدانی دوو ژمارە تەواو کە هەمان نیشانیان هەبێ بریتە لە ژمارەیەکی موجب. ئەنجامی لێکدانی دوو ژمارەی تەواو کە هەمان نیشانیان هەبێت واتە هەردووکیان سالب بن یان هەردووکیان موجب بن بریتە لە ژمارەیەکی موجب. ئەنجامی لێکدانی دوو ژمارە تەواو کە نیشانیان جیاواز بێت بریتە لە ژمارەیەکی سالب واتە یەکیان سالب یەکیان موجب یان یەکیان موجب یەکیان سالب دەکات ژمارەیەکی سالب. قوتابی خۆشەویستەکان لێکدان و دابشکردن دوو کردداری پێچەوانن دەبێت ئەوە بزانین بۆ شکاری پرسیارێکی دابشکردن بێت لە پرسیارێکی لێکدانی پێکوبەستراو بکەوە بزانین 42 دابش 7 42 دابش 7 یعنی چەند جاران 7 دەکات 42 6 جاران 7 کەواتە 42 دابش 7 دەکاتە 6. قوتابی خۆشەویستەکان ئەوانش بە هەمان شێوەیە. لە نمونەی سێم دەڵێتن چی ئەنجامی دابشکردن 2 سالب 84 دابش 7 دەکاتە 12 بە موجب لۆ سالب دابش سالب دەکات موجب سالب 55 دابش 11 دەکاتە سالب 5 لۆ چکە سالب دابش موجب دەکاتە سالب. باشە قوتابی خۆشەویستەکان لێرە دەڵێتن چی نزمترین پلەی گەرمی تۆمارکراو لە 5 ڕۆژدا لە ناوچەکانی لە ناوچەی کوێستانەکانی کوردستان بریتی بوو لە سالب 3 سالب 8 2 3 سالب 4 ناوەندی ئەم پلانە بدۆزەرەوە ئەوانم کۆ کردەوە دەکاتە سالب 10 سالب 10 دابش 5 کە لەبەر ئەوەی 1 2 3 5 ڕۆژە دەکاتە سالب 2 کەواتە ناوەندی نزمترین پلەی گەرمی بریتە لە سالب 2. قوتابی خۆشەویستەکان زیان لێرە دەڵێتن چی یەکەم پرسیاری یەکەم ڕاهێنانەکان ئەنجامی لێکدانی 5 جاران سالب 7 دۆزەرەوە ئەنجامی لێکدانی سالب 5 جاران سالب 7 دۆزەرەوە 5 جاران سالب 7 5 جاران 7 دەکات 35 موجب جاران سالب دەکات سالب کاتە لێرە دەکات سالب 35 ئەدی لێرە 5 جاران 7 دەکات 35 سالب جاران سالب وەکو باسمان کرد دەکات موجب کاتە لێرە دەکات موجب 35 لێرە دەکات سالب 35 لێرە. باشە قوتابی خۆشەویستەکان زین دەڵێتن چی چۆن ڕێساکانی نیشانەی ئەنجامی لێکدانی دوو ژمارە تەواو بەراورد دەکرێت لەگەڵ ڕێساکانی نیشانەی دابشکردنی دوو ژمارە تەواو لە جاران و لە دابش دانانەوەی نیشانە هەمە وەکو یەکن.
پرسیاری سیام دەڵێت ئەنجامی لێک دەنێندا بەشکردن بدۆزەرەوە سیستەکەم زای لە ڕاینانی سیام دەڵێ سالب 9 جاران 6 9 جاران 6 دەکات چەند دەکات 54 سالب جاران موجب دەکات سالب کاتە ئەوە دەکاتە سالب 54 ئەدی سالب 3 جاران سالب 4 دەکات موجب 12 سالب 8 جاران 2 دەکاتە سالب 16 8 جاران سالب 7 دەکات سالب 56 سالب 21 دابش 7 دەکاتە سالب 3 سالب 16 دابش سالب 2 دەکاتە موجب 8 قوتابی خۆشەویستەکان ئەوە جوانی ئەمڕۆمان بۆ ئەوانەی کەش بە هەمان شێوە حەل دەبێتن لە نیشانەکانش بە نوعیدای دەنینەوە سالب موجب و سالب و موجبەکان لە جارانی و لە دابش وەکویەکن قوتابی خۆشەویستەکان هیوادارم وانی ئەمڕۆ سوودی گیان بێت تاوانەیەکی تر خواتان لەگەڵ